پیغمبر صلی الله علیه وسلم وللایەکی ترەوە بەشێکە لە کوردایەتی و لە نیشتمان پەروەردی و خۆشەویستیمان بۆ کوردستانەکەمان. بەڕێزان، بەڕاستی پێویستە محاسبەی نەفس و دڵ و دەرونی خۆمان بکەین، بزانین چەندێک خۆشەویستی ئەو سەردار و سەروەرە لە دڵمانایە. خۆشەویستیەک هاوڵان ئاسا کە هەیان بوو بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، کاتێک کە رسول الله صلى الله عليه وسلم تشريفي لمكة وهجرتي فرمو وشاري مدينة أهل مدينة وشاري مدينة أو بري خوشويستي سوزو جوشو خروشيان هبو بيغمبر صلى الله عليه وسلم أو خوشويستاني بيغمبر صلى الله عليه وسلم أو اندا خوشویستیان هەبوو بۆ رسول الله صلى الله عليه وسلم لەناو ماڵ و منداڵە بچووکەکانیشان ڕەنگی دابووەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم تەشریفی بردە مەدینە و خەڵکیش چووە پیریەوە. یەکێک لە منداڵانی مەدینە، یەکێک لە ئەهلی مەدینە کە ناوی تەلحە بوو، تەلحەی کوڕی بەڕا مناڵێک بوو، چووە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم، دەستی پێغەمبەری صلى الله عليه وسلم ماچ کرد، بدوري هات زور خوشي گەرەک بوو، فەرمووی یا رسول الله تو خوا ئەمرێکم پێ بکە، فەرمانێکم پێ بکە، خۆشەویستی دڵم زۆر زیاد و زۆرە با جێبەجێی بکەم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەر بۆ خۆشی پێی فەرموو دەی بڕۆ باوکت بکوژە. مناڵەکە یەکسەر بە تەکانی دا بەرەو لای باوکی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆ کوێ ڕۆیت؟ من خوای تعالی نردومی بەوەی کەوا سیلەی ڕەحم و خۆشەویستی و ڕێز و حورمەتگرتنی باوکو دایک و سیلەی ڕەحم پەرە پێ بدەم لەناو خەڵکان، نەک بچڕاندنی سیلەی ڕەحم و بێڕێزی و قەتڵ و عام و کوشتار. من بە ڕەحمەتم بۆ هەموو عالەم، ئەوە بۆ خۆشی وام لەگەڵاوتی. پاش ماوەیەک ئەو مێرد منداڵە کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوشێوەی مدينة وهاوشەوەی گەنج و مێرد مناڵانی مدينة لە دڵیا جۆش و خرۆشی سندووە، تووشی نەخۆشیەک هات، نەخۆش کەوت. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەردانی کرد، لە لای دانیشت بوو، هەستی پێ کرد کە ئەم منداڵە زۆر نەخۆشە، هەستی پێ کرد کە نەخۆشیەکەی ڕەنگە نەخۆشی مردنی بێ، بۆیە بە کەسوکار و دەوروبەرەکەی فەرموو قەناعەتم وایە وا دیارە ئەم مناڵە ئەم نەخۆشی مردنیەتی ئەم مێرد مناڵە، بۆیە گەیشتە حاڵەکاتی سەرەمەرگ، بۆیە کاتێک کە هەستان پێ کرد ئاگادارم کەنەوە بۆی بێمە سەری و نوێژی لەسەر بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕایەوە لە ڕێگا، هێشتا نەگەیشت بۆ شوێن و مەنزەڵی خۆی، گەیشتە سنووری هۆزی بەنی سالم، لەو سنوورا بوو کەوە منداڵەکە وفاتی کرد. بەڵام پێش ئەوەی وفات بکە ئەم منداڵە وتی تو خوا خەریکە حاڵم باش نییە، زۆر ناڕەحەتم، تو خوا ئەگەر مردم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازار مەدەن، تو خوا ئاگاداری مەکەنەوە با ئەم شەو ئیسراحەت بکە، بانگی مەکەن ئەم شەوە سارد و سڕا، ئەم شەوە تاریکە، نەوەکو بەناو جوولەکە و دژمنەکانانەوە بێ و ئازارێک بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بگێنن، تو خوا ئەگەر مردم ئاگاداری مەکەنەوە. منداڵەکە مرد، وفاتی کرد و کەسوکاریشی بەگوێیان کرد، وەسیەتەکەیان جێبەجێ کرد، بەیانی خەبەریاندایە پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێک کە پێغەمبەر هاتە سەری و فەرمی بۆچی ئاگادارتان نەکردومەتەوە و وەسیەتەکەی پێغەمبەر وەسیەتەکەیان گەیان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی اللهم ألق طلحة وأنت تضحك إليه وهو يضحك إليك، وتي خواي تعالى وها پێشوازی لەم تەلحە بکە، وها پێشوازی لەم مێرد منداڵە بکە، تۆ پێی بۆی پێ بکەنیت و ئەویش بۆ تۆ پێ بکەنێ یا رب العالمین. برابر ڕێزەکان، مەبەست لەم کۆڕ و مەجلیس و مناسەبەت و یادکردنەوانەی ئێمە نوێکردنەوەی عەهد و بەڵێن و پەیمانە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە شوێنکەوتەی ئەوین، کە شوێنکەوتەی ڕێبازی ئەوین، کە شاگردی ئەوین، و هەروەها بتەوکردن و بەهێزکردن و تند و تۆڵکردنی
خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە دڵی خۆمان و لە ناو ماڵمان و لە ناو منداڵمان و لە ناو کۆمەڵگە و مجتەمەعمان خۆشەویستی هاوەڕانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەر ئاسا بێ. خوای تەعالا جەزای خێرتان دات و هەنگاوەکانتان هەمووی بە خێر و ئەجر و پاداش بنووسێ و خوای تەعالا جەزای خێری جەنابی مامۆستا مەلا سەرکەوتووە ئەو مامۆستا بەڕێزانە بداتەوە کەوا ئەم بۆنەیان ساز کردووە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ومێدەبارم ئینشاء الله ئەو بۆنانە هەر بەردەوام بێ و ساڵانی تر و ڕۆژانی تر ئینشاء الله زیاتر و گەرم و گوڕتر و جۆش و خۆشتر بێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. کۆتایی وتارەکەم بەوە دێنم کەوا بە هەر یەکەوە لە لای خۆمانەوە سەڵاوات لەسەر ڕۆحیانەتی پاکی سەروەر و ڕابەر و پێشەوامان حضرت محمد بن صلى الله عليه وسلم وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.